تا دێت بازنەی ناڕەزایەتەکان دژ بە هێرشی داخستنی دەستگاکانی ڕاگەیاندتر زیاتر دەبن. دوێنێش لە ئامەد وان ئەدەنە و ئەنتالیا چالاکی ناڕەزایەتی بەڕێوەچوو. سەندیکای ڕۆژنامەوانانی تورکیاش داوای کرد کە هەموو کەس خاوەنداری لە دەنجی ئازاد بکات. لەبارەی هێرشەکان یاکەپەوە بۆ سەر میدیای ئازاد پلاتفۆرمی ڕەنج و دیموکراتی لە ئامەد پەیامێکیان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە پێشکەش بە ڕایگشتی کرد. بە ئامادەبوونی دەستگاکانی ڕاگەیاندن پەیامەکە لەلایەن وتەبێژی پلاتفۆرمەکەەوە دۆغان هاتوون خوێندرایەوە و تێدا هاتبوو سیاسەتی شەڕ و قڕکردن گەشتۆتە ئاستێکی زۆر خراپ. دەبێ حکومەت دەست لەو سیاستانە هەڵگرێت دژ بە چاپەمەنی ئازاد. لە ئامەدیش منداڵان لە خوێندنگاکانەوە خاوەنداریان لە تەلەڤیزیۆنی منداڵان زارۆک تیڤی کرد داوایان کرد کە دەنگیان لەناو نەبرێ. زارۆک تیڤتنە هەر کەس دخوازن ئەم تورکی هین ببن و نەخوازن ئەم کوردی هین ببن دەبێزم چێ ئەم تورکن کورد نەنن. زارۆک پڕ خەمگین هەر ڕۆتێن دەبێت چما زارۆک تیڤتنە سرانێ خۆ لێ هین دەبن زمانێ خۆ لێ هین دەبن هەر شتێ خۆ لێ هین دەبن ماڵباتێ مەتەب خەمگینن زارۆکێ مەتەب خەمگینن ئەمجی پڕ خەمگینن ji bo kî zarok tîvê hatiye girtin. لەوانیش کارمەندانی تەلەڤیزیۆنی وان و ڕادیۆی دۆغ و ماوەی 5 ڕۆژە چالاکیە شگرتنی بە نۆبەت بەڕێوە دەبن. کارمەندانی و دەستگایانی ڕاگەیاندن لە بەرەبەیانەوە تا ئێوارە لە بەردەم دەرگای ناوەندەکانیانە کۆ دەبنەوە و چالاکی ئەنجام دەدەن. کارمەندان ڕایانگەیان کە تا مۆری سەر دەرگای ناوەندەکانیان هەڵنەگیرێت دەستبەرداری چالاکیەکانیان نابن. لە ناوچەی قۆسەری مێردینیش کارمەندانی ڕادیۆی ڕەنگین لێدوانێکیان بڵاو کردەوە تێدا هاتبوو دژ بەو ستەمکاریانە یاکەپە بێدەنگ نابن. لە ئادەنەش منداڵانی کورد دژ بە داخستنی زارۆک تیڤی ناڕەزایەتیان نیشاندا و ڕایانگەیان ئاکەپە دژ بە پەروەردەی زمانی کوردی زارۆک تیڤی داخستووە. ڕوویدەمیشیان کردە ئەردۆگان و لێیان پرسی باشە بۆچی لە کارتۆنی سمۆرە دەترسی. هەر لە ئەدەنە دژ بە داخستنی ڕادیۆی دنیا چالاکی ناڕەزایەتی بەڕێوەچوو لە چالاکێکەدا بڕیاردرا کە بە هیچ شێوەیەک تەماشای ڕاگەیاندنەکانی ئاکەپە نەکەن. هاوڵاتیانیان تا کاش بە هەمان شێوە بە چالاکی ناڕەزایەتی خۆیان دژ بە داخستنی ناوەندەکانی ڕاگەیاندن نیشاندا. لای خۆشیانەوە سندیکای ڕۆژنامەوانانی تورکیا بە لێدوانێکی نووسرا و داوایان لە کارمەندان و ڕۆژنامەوانان و گەل کرد کە خاوەنداری لە دەنگی ئازاد بکەن و ڕاشنگیان لەسەر ماڵپەڕی خۆیان ڕاستیەکان بە گەلانی تورکیا ڕادەگەیەنن.